بە هاوکاری هەواڵانی خۆشەویستم کاک خالیشوانی و کاک مامۆستا کاکەڕەش کۆبوونێکمان کرد لەگەڵ تیمی ڕاگەاندنەکانی خۆمان لە شاری کەرکووک بەرنامەیەکمان دانا بۆ بەشداریکردنێکی کارایی ڕاگەاندنێکی نیشتیمانی کوردستان بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانیی کوردستان و ئەو ڕێونوانەی کە لە پێی گەیشتین لە کۆبوونەکەی ئەمڕۆدا چەند لیژنەیەک دروست دەکەین بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە هەڵمەتێکی پێک و پێک و شارستانی و دیموکراسیانە بۆ لیستی هاوپەیمانیی کوردستان لە شاری کەرکووک بین بەڕێوە و ئەم محوەرەی کە ئێستا هەیە بە سەرۆکاتی هەواڵمان ڕزگا عەلی محوەری کەرکووک دووزە بۆیە ڕەچاومان کرد کە وا بێت هەموو تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەروە بستنەوەی گۆڕانشتیا بێت لەم ناوچەیە و ئەم لیژنەی ڕاگەاندنە بە سەرۆکاتی هەواڵمان شوانی دەبێت و هیوادارم کە هەموو ڕاگەاندنکارانی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە و کاناڵەکانی ڕاگەاندنیشمان لە کەرکووک و نوێنەرەکانی لە کەرکووک هاوکاری ئەم لیژنەیە بکەن بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە هەڵمەتێکی باشی هەڵبژاردن لە شاری کەرکووک و دووز خولماتوو بن بەڕێوە. هەموو هەڵبژاردنێک بۆ ناوچە زۆر گرنگە بە تایبەتی ئەم هەڵبژاردنەمان گرنگە دوای ژۆرێک هەنگاوێک خۆناغی لە متبوون لە شاری کەرکووک ناوچە دابڕاوەکان هەموو جارێک هەڵبژاردن لەم ناوچانە هەم بەشداریەکە لە دیموکراسی کوردستان و هەمیش لە ڕاستەکەی بەشداریە بۆ سەلماندنی حەقە مێژوویەکانی گەلی کوردستان لە شاری کەرکووک دووز و ناوچە دابڕاوەکان بۆیە ئەم ئەهمیەتەکەی هەم نەتەوەیە بۆ ئێمە هەم دیموکراسیە بۆ تاوی عێراق.